بینەرانی عزیزم دووبارە سڵاوتان لێبێت لە بەشی دووهەمی دووجار بیرکەرەوە بەردەوامین لەگەڵتان تەوەرە کەشمان وەکو لە بەشی یەکەمی بەرنامەکە بینیتان تایبەتە بە قسەکردن لەسەر ڕاگەیاندنەکان و شێوازی مامەڵەی ڕاگەیاندنەکان لەگەڵ ئەو دۆخەی کە ئێستا دروست بۆ هاتۆتاراوە. کاک پێشواز ڕێگەت پێدەم قسەکانی خۆت بکەی، بەڵام من مەبەستمە پرسیارێکیش بکەم. شتێک هەیە ناوی ئەوە بێت کە ئەبێت ڕاگەیاندنەکان لە کاتێکی دیاریکراوە بە شێوازێک مامەڵە بکەن. بۆ نمونە بۆی بە نمونەیەک ڕوونی کەمەوە ئێستا هێزی پێشمەرگەی کوردستان لەگەڵ داعش شەڕەکە ئەبێت بە شێوازێکی تایبەت مامەڵە بکات کە جیاواز بێت لە پێشتر. شتی وا هەیە لە دنیاە ئەو پرسیارە مەسەلەیەکی زۆر مەبدەئی زۆر گرنگی هێنێتە ئاراوە. ئەوی ژەوەیە کاتێک کە بوارتدا بەوەی ئیستیسنایەک بکەی هەڵاوێردەیەک بکەی لەو پرەنسیپێکە هەتا بوارەدی جاریش کەش بیکەیت. ئەمە کێشەکەیە قسەکردن لەسەر ڕۆژنامەگەری قسەکردنە لەسەر پرەنسیپێک. ئەم پرەنسیپە بریتە لە گەیشتن بە زانیاری و بڵاوکردنەوەی زانیاری ڕاستیەکان وەکو خۆیان بەبێ هیچ دەستکاریکردنێک بەبێ هیچ لایەنگریەک کاتێک لەبەر دۆخێکی تایبەت لەبەر هەر هۆکارێک بێت بڕیارەدا ئەڵێ ئەم جاریان قەیناکە لەبەر ئەم دۆخە ئاوا ناکەین کە یەک جار بوارتدا جاری تریش بوارە دەیت. ئەمە کێشەکەیە. منەوەیکی بەسیط بابێنینەوە. ئێستا ئەحمەد بازدەوە کە وابزانوتی غەدرە بە یەک مەسافە لە داعش و پێشمەرگە بڵێ باشە وای دانێن داعش نییە شەڕی یەکێتی و پارتیە. خۆ هەردووشان کوردن هەردووشان بەشێکن لە خۆمان لە کووا وەستی لەو بینەیە ئەگەر تەختی شەڕی ئەو دوانە بکەین کە ممکنیشە ڕووبات مستەحیل نیە لە کوردستان ئەم شتانە. کێشەکە لەوایە کاتێک کە تۆ بڕیاری ڕۆژنامەنووس بیت بەڕاستی ئەژڵم ڕۆژنامەنووس ناڵێم ڕاگەیاند کار و میدیاکان کاتێک کە تۆ پرەنسیپێکت هەبوو کە ڕاستیەکان و گوخوانە گوێزیتەوە بەبێ ئەوەی هیچ یەکێک لە بیرکردنەوەکانی خۆت لە میلەکانی خۆت لە سۆزەکانی خۆت بکەیتە بەشێکلەوە ئەو کاتە تۆ پرەنسیپێکت بە خۆت دانا و پەیڕەویەکەی تر گرنگ نییە بارودۆخەکە چۆنە گۆڕێت. ئەمە گرنجەکەی لە چیایە؟ گرنجەکەی لەوایە تۆ ڕاستیەکان بە بەرزتر و سەروەرترە زین هەموو شتەکانی تر لە دو جاریشە بڕوا ناکەم هیچ کەسێک نکۆڵی لەوە بکات کە ڕاستیەکان گرنگترن کەواتە شوێنێکیش تاڵ بن لەم دۆخەی ئێستایە ینی پەلەکردن یاخود نازانم ینی هەوڵدان بۆەوەی سەبقت هەبێت و بڵاوی بکەیتەوە ینی شتێکی ئاساییە بەڕای تۆ سەبق پیاکردن ئەگەر بڵڕێی ئەگەر بە زیانیش بکەوێتەوە بۆ میلەتەکەی خۆت بۆ هێزەکەی خۆت بۆ پێشمەرگەی کوردستان ئەگەر قسەمان لەسەر ئەوەیە بۆ نمونە بەڵێ من مەبەستم ئەوەیە ڕەبتیکەین بەوە قسەمان لەوە لە بیدایەتە بۆ نمونە قسە زۆر لاواکرات کە زۆرێک لە کەناڵەکان هێز و چەکەکانی پێشمەرگە کاتێکە بەکارێنە ناو خۆیان پێوە دەرەخست ئەمانیانە گواستەوە ئەوترا کە ئەمانە لە خزمەتی بەرەی دوژمنان کاتێک کە ئەم چەک و هێزانە نەخرێتە بەردەست. بەڵام پرسیارەکە ئەمە بەشێکی بەشی دومی ئەوەی ئایا و هێزانی کە خۆیان سەربازین کە پێویستە ئەوانش پرەنسیپ و ستانداردی خۆیان هەبێت بۆچی ئەم هێز و معاداتانە خەنە ڕوو لە کاتێکە تۆ ناتوانیت لۆمەی ڕۆژنامەنووسێک بکەی یا کارمەندێکی ڕاگەاندن بکەی کە چۆتە شوێنێکەوە کەسێک خۆی بۆ دەرەخات شتی پیشانەیەات بە پێوە ڕاوەستێ بیکەسیە تەقێنێت ئەمە پرسیارەتێکە یاخود گەر خەتایەک لە ئارادا بێ خەتای ڕۆژنامەنووسەکە نیە خەتای ئەو کەسەیە کە بەرپرسە لەو جێگەی زۆری بەشێکی زۆرێکێتە سەر هێزەکانی پێشمەرگە بە هەموو ڕنگ و کە نابێ ڕێگە بەشتانە بەبێ جیاوازی ئەبێ پێش هەموو شتێک وایە فەرماندەیەکی یەکگرتو هەبووە یەک فەرماندە هەبووە ئەبواە تاقە کەسێک قسەکەر بووە نەبوو ئەم بێسەروبەری کە هەر کەسێک هەر ئەفسەرێک یاخود فەرماندەیەک لە بەرەیەکەوە ئەو شەڕی پێشتری فەلوجە کە دوو فەرماندە بە دژی یەکتری قسەیان کردو بوو بە هەرایکی گەورە لەسەری ئەم ئەوی تۆمەتبارە کرد ئەمانە لە سیستمی سەربازیان نەبیستراون لە هیچ شوێنێکی دنیاە لە ناو خۆتە شتی وا ڕووی نایەوە تۆ دوو فەرماندەی سەربازی تێبێ سەر بە یەک بەرەی جەبهەیەک بن لە دژی یەکتری قسە بکەن و تۆمەت بە یەکتری بەخشنەوە. ئەمانە ئەوەی کە ئەمڕۆ وتان کاک مەسعود بڕیای دەرکردو کە هەر کەسێک ئەمانە نەکات سزادرێت ئەمە ئەو خاڵێک کە پێویست بوو بەرزانی و فەرماندەی هێزە چەکدارەکان ئەمەی بکردا و هیچ کەسێکیش تر بۆی نەبووایە ئەم قسانە بکە بێجگە لە وتەبێژی ڕسمی بەڵام لە ئێستا تا ئێستا وترێت ئەو شتە بەدی نەکراوە و زانیاری دەستکەوتووە بۆ نمونە کەناڵ هەبووە زانیاری دەستکەوتووە بڵاوی کردوێتەوە یاخود وێبسایتە بووە بڵاوی کردوێتەوە هەش بووە تەحەفوزی لەسەر کردووە یاخود نەیهێشتووە ینی چاوی لێپۆشیوە لەبەر خاتریەوەی ئەمە تایبەتە بە هێزی پێشمەرگەی کوردستان ئەمە ئاساییە ئەوانە ئەو بڕیاردان لەسەر ئەوەی کە تۆ خۆت سیاسەتی تەحریری چییە بڕیارە دەیت خۆت بە پێی ستاندارد گەر قسەم بۆ ستاندارد ئەکرێتە سەر خۆت تۆ خۆت بڕیارە دەی ئەڵەی
من ئەمە بڵاو ناکەمەوە لەبەرەوەی تۆ کامیانت پێ باشترە؟ ئەم ئەتیبارە ئەم ڕێی نییە خۆتم پێ بڵێ کامیانت پێ باشترە؟ نازانم دۆخ بە دۆخە گۆڕێت لە دۆخی ئێستا بەڵام ئەوەی دۆخەکە زۆر وازە ئەوەی نانەنا حاڵت بە حاڵە دەگۆڕێ ئەوەی کە واقعی ئەوەی کە من بڕوام پێێتی ئەوەیە کاتێک کە تۆ زانیاریت کەوتە دەست یا پێت درا بۆت هەیە بڵاوی کەیتەوە ئەمە مافی تۆی بۆ بڵاوکردنی بەڵام تۆ بڕیارە دەیت لەسەر ئەم خاڵیان لە ئێستا بڵاوەکەیتەوە ئەوی تریان بڵاو ناکەیت کەواتە ئەمە شەرە و قسەیە نییە کە کاک ئەحمەد میرە کردی ئەڵێ ناکرێت تۆ بە یەک مەسافە دووربی هەر شتێکی داعشت دەستکەوت بۆ نمونە خێرا بڵاوی ئەەکەیتەوە شوێنێکیان لە دەست داوە خێرا بڵاوی ئەەکەی لە شوێنێک شاونەتەوە خێرا بڵاوی ئەەکەیتەوە بەڵام پێش مەرگە کە جێگەیەکی بەجێشتووە تۆ بڵاوی کێشەکەی ئەمە ئەوە ناگەێنێکی ناتوانێت یەک مەسافەبی یەکێک لە نقطەکانی ترکامێ قسەی لەسەرم کێشەکەی بەرەی ئەو بەرەوەیە زۆرێک لەو شتانی کە بڵاویان کردو زۆرێک لە ناوەندە میدیایەکانی ئێرە پروپاگەندەیە بۆ بەرەی ئەو بەر ینی پیشانانی ئەو شتانی کە ئەوان ئەیانەوێت وەکو هێزێکی تۆقێنەر ئەو پروپاگەندیان بڵاو بێتەوە ئێمە بین بە باشترین وەسیلە بۆ بڵاوکردنەوەی و پروپاگەندانی ئەوان ئەمەش جۆرێکی تجارێکە ئیشکالێت تۆ ئەوەی کە ئەڵێت نابێت غەدرە بە یەک مەسافە بۆستیت ئەو ئیشکالت بۆ دروستەکان ئەبێ لە یەک مەسافە بۆستیت هەموو ئەو شتانی کە ڕاستن لەبەری ئەو بەر و لەبەری ئەم بیش بڵای کە دەبووی بتوانانی مۆزوعەتی خۆت بپارێزی چونکە ئەکرێ ئەم هاوکێشەیە لە ئێستاە ئاوایە ئەم ئەتیباراتە نیشتیمانی هەیە ئەکرێ سبینێ هاوکێشەکە بە هەمان پێکاتە بەڵام اعتبارات نیشتمانێکی لێ بکرێتە دەرەوە کاتە تۆ پێوەرەکانە بێ بگۆڕیتەوە کاتە زۆر دووفاخەکە دیشەکان کاکەنوەر بێگومان ئاگام لێتە شتەنووسی ئەتوانی زافاتی خۆش بکەیت بەڕێزێک گوێم لێ بوو ئەیوت پرسیاری ئەویان لێکردە دانیشت بوو لە مەجلیسێکە وتی بۆچی داعش کەناڵی تەلەڤیزیۆنی و فەزایی نێوتی جا داعش کەناڵی تەلەڤیزیۆنی و فەزایی بۆچیە زۆر نەو کەناڵە تەلەڤیزیۆنی و فەزاییانەی کە بەبێەوە یاگەیان لە خۆیان لێ بۆ داعشیشەکەن ئەمە بەدی کردووە تۆش زۆری من نیوەی ڕاستە زۆری موبالەغەیە ئەوەی کە دیعاە و شایعەش بۆ چاوەشەکاریەکانی ئەم گرۆ تیرۆریستیەکە بە سەوری من بەشێکی سوسیال میدیایە نەک کەناڵەکە چونکە لێرە هیچ کەناڵێک لە هەرێمی کوردستان من هیچ کەناڵێک نبینم کە بتوانێت دەنگ و ڕەنگی ئەوان و بیر و بۆچوونەکانیشان تەنانەت بگوێزێت بەڵام لە ئێستاە بە تایبەت گەنجەکانمان ئەوەندەی بە دیار فەیسبوک و دانیشەوە بە دیار تەلەڤیزیۆن و دانانیش کەواتە سوسیال میدیا چۆنەکرێت ئەمە ڕەتی هەیە ئەم سوسیال میدیا ئێستا لە هەموو دنیای کۆنتترۆلکردنی زۆر زەحمەتە و یەکێ لە خاڵە نێگەتیڤەکانی میدیا بە تەسەوەری منەوەی کە ئەم سوسیال میدیایە بە شکلێکی زۆر نێگەتیڤ بەکارێن ئەوەی کە لە کوردستانی بینین ئەوەی تۆ ڕاستە ینی پیجێک هەیە بۆ نمونە سەربڕینی ئەوەی کە ئەو گروە تیرۆریستیە کردویانە بەڵام لە واقعدا ئەوەی کە تۆ ناوێنەی میدیای کوردی میدیایە کە بە ڕسمی بزانی ئەمە پیجی شوێنێکی ناسراوی معەنە یا کەناڵەکەی تو یا کەناڵێکی میدیای ئەهلی بە تەسەوەری من کەم و زۆر نەیکردووە و ئەم بەرپسیارەتیش ناخاتە ئەستۆی خۆی کەو بکە بەڵام لە هەر حاڵەتێکە قسەیەکی بەناوبان کە یاڵێ لە شەڕ نیوەی هەواڵەکان بوونە یا نیوەی زانیاریەکان بوونە بە تەسەوەری من ئەوەیە کە لە هەرێمی کوردستانە میدیای ئێمە بە هەموو بە هەردوو جۆری میدیاکەیەوە حزبی و ئەهلی و بە زۆربەی ڕۆژنامەنووسەکانەوە ئەم مەسلەی میدیای جەنگ و ئەوەز تازی کە هاتوتە پێشەوە بۆ هەرێمی کوردستان تازەیە هەر بۆیە لە سەرەتای ڕووداوەکانی مووسڵ داگیرکردنی مووسڵ لەلایەن داعشەوە بە تەسەوەری من میدیاکان هەمویان ئەهلی و حیزبی کەوتنە هەڵی زۆرەوە یعنی ئەتوانم پێت بڵێم کە چەندین هەڵیان کردو بەڵام دوجار کە سەیریان کە نەمانە بە جۆرێک ئەچێتە گیرفانی داعش یان جۆرێک سایکۆلۆژیای خەڵک تێگەدا یان بە جۆرێک خزمەت بە بەرژەوەندیەکانی خەڵکی کوردستان ناکا بە پێچوانە ئێستا بەرپرسیارانە مامەڵاکە وەم پێشم وانە هیچ میدیایەک لە هەرێمی کوردستانە بە مەبەست و بەرمەج هەدەفی بێکە جۆرێک لە جۆرێک هاوسۆزی هەبێت لەگە گروی داعش لەگەڵ وەزعی کێشۆ ململانەکانی عێراق و داعش لەگە بە پێچەوانەوە هەمیشە بەڵام هەدەفەکەیەکەوەی کە تۆ باسکردیەکە لە گرفتەکانی میدیای کوردی لە ئێستاە ئەو سەبقی سەحەفەیە کە دروست بووە ئەوێ زۆرترین زانیاری و خێراترین زانیاری بدا بە گوێگر و بینەر و خوێنەرەکەی هەرچەندە جاری وایە بۆشی تەکید ناکرێت بەڵام تەسەوەری من ئەمە هەموو میدیاکانمان لێ بەرپرسیارین و تەنها یەک میدیا نییە سپاس دەکەم زۆر سپاس کاک ئەحمەد من ئەمەوێت قسەیەک لەسەر ئەم بەیاننامەی خۆتان بکەیت کە بۆ ڕاگەاندنەکانی یەکێتی و پارتی بەمەبەست ینی بە دیاری کراوی شار هاوڵاتی ئاوێنە لەڤین بۆچی ئەمەتان ینی چی وای لێکردنەوە ئەو بەیاننامەیە دەرکە نازان بەیاننامەیە ئاگدارکردنەوەیە هۆشیاری نازانم ناوی چی بێن پێشەوە یەک دوو سەرنجم هەیە مەسەلەن ئەو بەڕێزە باز لەوە کە تۆگە ئەمەت هەڵ جاکردەوە ئەم ڕووداوە ئەبێ جاری شتی ژەکەوی تۆ ناو هەمان هەڵەوە ئەگەر ئەو ڕۆژنامەنووسێک بێت لە دەستگایکی ڕاگەاندنی کوردی ئیشکە ئەتوانی ئێستا پێمان بڵێ بە بینەرەکان ڕووداوەکانی داعش بە هەمان دەرخاندن ئەدا بە خەڵک
و باز لەوە ئەکات تۆ پێویستە ڕاستیەکان خۆی بگوازیەوە برای بەڕێزم داعش خۆی گروپێکی تۆقێنەرە تۆ لێرە داوا لە خەڵکەکەی ڕاستیەکانی پێ بڵێن کاشە ڕاستی داعشەوەی کە ڕێکخراوێت کە خەڵک سەربڕێت و مزگەوە دەتەقێنێتەوە مەکتەبە تەقێنێتەوە خەڵک ئەکوژێت فەرموو بوو جەنابەت ئەگەر توانا و سەرلیقە سەحەفیەکەت بەهی ئەوەیە بە خەڵکی کوردستان بڵێ من داعش وەکو خۆی بۆ خەڵکی کوردستان نەقڵەکەم و باجە کەشی هەڵەگرم دووەم نمونە بڵێ نەقلی ئەەکەم بەو شێوەیە کە لە بەرژەوەندی کۆمەڵگا بوەستە مداخلی قسەکانم مەکە بە قسەکانم بکەم بۆی تێرگێنم لە ئەمریکا قاعیدە لە 11 سێتەمبەرە ڕووداوە گەورەکەی ئەنجامدا بەڕێزێک دەتوانێت ئەوە بڵێت بە خۆشەوە میدیای ئەمریکی لە نێوان قاعیدە و کۆشکی سپیا بێلایەن بوو هەیە بە دێژایی ئەم 13 ساڵەی 14 ساڵی کە ڕوویەوە ئەم ڕووداوە میدیای ئەمریکی لە بینی قاعیدە و کۆشکی سپیا لە بینی پارتی کۆماری و پارتی دیموکراتی حکومڕانی ئێستای ئەمریکای بێلات وەکو یەک کۆبڵگای ئەمریکی و قاعیدە ئەبینێ ئەگە میدیایشی وا هەیە بە پێی کام یاسای شوێنی ئەبێت ئەگە شوێنی ئەبێتوانێت بۆچی دەستگای دەسەڵاتی دادوەری لە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا ئەم هەموو ئەزمە گەورەی دروست کرد لەگەڵ سایتی وکلیکسە لەگەڵ ئەفسەری پێدەری زانیاریەکان و لەگەڵ ئەسانجا ڕەبتی بە تۆ ئەزیزم بۆ ڕوونەکەمەوە تۆ باز ویکیلیکس ڕۆژنامەوانی نییە تێقەڵی بتم مداخلەمەکە با قسەکانم تاوە ئەگە بە حساب تۆ ئەڵی لە ئەمریکا ژیاوم ئەبێ ڕێگا بەی بزانی خەڵک چۆن قساکە ئەوسا مناقشەی ئیعلامی بکە لەگەڵ خەڵکە جەنابەت تێ ئەگێرم باش گوێم بەرێ ئەگە ئەتوێت تێبکەی ئەڵێم لە نێوان ڕووداوی لە ڕووداوی 11 سێتەمبەر میدیای ئەمریکی قاعیدە و گەلی ئەمریکاوە گەگەر ئەنت خێرێ ئەگەر کەناڵێکی ڕاگاندن هەیە بەو جۆرە مامەڵی کردو بامی کەناڵێکی میدیای کوردیش بە هەمان شێوە مامەڵە بکات لە نێوان داعش و پێشبەرکە ئێوە چۆن مامەڵاکەن ئێمە بەو شێوە جوابی پرسیارەکەی ئەوە دەبێت چۆن مامەڵاکەین وە چۆن کارەکەی مەسەلەن هێندی ڕاستی هەیە قودسە فعلا دەبێ ڕاستی بڵێ بەڵام هێندێک لەو ڕاستیانە ینی تۆ ئێستا وێبسایتەکەتان بەدەست ڕەنگە چەند دوو نمونە پێڵم هەر بۆ کاک باید بۆ دوو نمونە پێڵە مەخموود سقوتی کرد ئەو شەوەی کە سقوتی کرد زۆرە لە وێبسایتەکان ئەم زانیاریان لا و تەلەڤیزۆنەکانیش لا هەر یەک بە جۆرێک مامەڵی لەگەڵەما کرد چونکە ئەگەر تۆ بڵێ ئەوە مەخموود سقوتی کردو و داعش لە پێشڕەویدا بەرەو هەولێر خۆت وەزعی هەولێر دەزانی چۆنە چ کارەساتێکی مرۆیی ئەخۆڵقەیە وەزعی کۆمەلگای کوردی بەو جۆرەیە کە تۆ ناتوانێت مامەڵە لەگەڵ ئەم ڕووداوە بکەیت دوێنێ جەلەولا پێشبەرگە ئینسحابی کردووە شکاوە تووشی هەر ڕووداوێت لەم ڕووداوانە بووە میدیای کوردی نەیتوانی وەکو خۆی ئەم ڕووداوە بگوازێتەوە هەمووتان شایدن لەسەرەوە هێندە لە کەناڵەکانی ڕاگاندن ئێمەش بە جۆرە کەوتی نەژێر ئەوە یەک ماشێتیان گواستمانەوە بڵێ نووساوە جەلەولا کەوتە دەست داعش بڵێ ئەوە گواستاوە ماشێتی شتر بۆ دووسێ جا گۆڕاوە تا ئەوەی لێ بەرهەماتوە بۆ خۆم دانێن بەم شێوەیە شێر کراوە ینی حەزەکەم ملاحەزەی کاگەنوەر تۆش دواتر ملاحەزەی خۆم بەم شێوەیە و بەو ناونیشانە بەو ناونیشانە جەلەولا کەوتە دەست داعش 1940 کەس ئەوە چاکراویشە گەیشتوێتەوە ئەوە چاکراوە گەیشتوێتەوە خۆمدان بۆ یەکەم جا دوستا بوو جەلەولا کۆنتترۆل کرا لەلایەن داعشەوە هێندە لە ئەو برادرانی ئەمە ئەمە ئەوەیە کە ئەو هاوڕێە من باسیەکە مەسەلەن ئەمە جۆر جزئێکی کەمە لە گواستنەوەی ڕاستی بەس قوبڵکردن لە کۆمەلگای ئێمەدا چۆن لە داعشەوە نزیکتر زوڵم مەکە زاڵم عدامت کرد بەپێی ئەم تایتڵە بێت بەپێی ئەم هێدلاینە بێت بەس ئەمە باسیەکەی ئێوە زیاتر نزیکن لە داعشەوە زاڵمی بەڵێ خۆت بە خۆتیێنیتەوە کەویتە ناوی ئەوە برا نمونەیەکی بەسیت ئەمە خۆم پێ ئەڵێم بە کاگیادگار ئەڵێم پێ ئەم مانشێتە چەند جارێک دەستکاری کراوە تا ئەوی لێ بەڵێ بەڵام بەو حاڵەشەوە ئەکەویتە بەر تاری مەسەلەتەوە کاگیادگار ماوەسای زانکۆی ماوەسای ئەدەبیاتی ئینگلیزی و یەکێکە لە پێشکاشکێرە باشەکان وەک تانە ئەیاتەوە بە ئێمە کە ئەسڵەن ینی ناوەڕۆشی هەواڵەکە زۆر باشیشە و خۆشمان لەو کۆمنت و ئەوانەی کە لە سەری نووساوەڕوونکردنەوەمان لەبارەی بەڵام سەرنجڕاکێشترین شتی مەوزوعەکە
تایتڵەکەی خۆ کۆمەلگای ئێمە وێشە لە مشکلە گەورەکانەوە جەنابەت بووە کاک پێشواز باسی ئەوەی کرد ئەوەنەی خەڵک احتیمام بە فەیسبوکەدا احتیمام بەوە نادا ینی مەسەن ڕۆشنبیری تا شێمە گەیشتوتەوە ئاسی بە جۆدە مابڵە لەگەڵ ڕووداوەکاناکە بەڵام ئەزیزم من خۆ دوای ئارامبوونەوەی ئەم بارودۆخە ئەبێت ڕاگەیاندنەکان ینی شێوازی کارکردنی خۆیان دۆزنەوە بۆی جارێکی تر ئەگەر لە شتێکی وا خوا نەخواستاڵین بۆی بینەر نەڵێت ئەمە لە ئێستەوە خۆی حاضر کردو بۆی شەڕێکی تر بۆ ترسی ئەڵێم خوا نەخواستە ئینشاڵڵا قەت هێزی پێشمەرگەی کوردستان ڕوبەڕووی جەنگ نەبێتەوە ئەوەش مەسلەیەکی ترەکە هەندێک شتەیە دواترڕوونیەکەینەوە ڕێی ئێماتیشی لەسەر ئەڵین پێت وایە ئەبێت چارەسەر بکرێم کێشانە پێت وایە ئەم قەیرانانە ئێوەش بەشێکنتیایە ئەزیزم میدیای کوردی بە دوو دەستیشکا و دوو قاچیشکاوە چۆتە ئەم قەیرانانەوە ئێمە فعلا دەبێدان بۆ دابنی مشکلەمان هەیە بە پێستانداری نێودوڵەتی میدیا بەڵێ هەمانە کێشەمان هەیە بەڵێ هەمانە کەمەزبوونی بەڵێ هەمانە ئایدۆلۆژیا بەسەر ئیشکردنمانە بەڵێ هەمانە بەڵام ئەمە واقعی کۆمەلگای ئێمەیە ئێمە کاتێک چوینەتە ناو قەیرانەوە ئەو واقعەکە بۆ پێشتری ژیانی میدیا مشکلی هەبووە کاگیادگار لەگەڵ ڕووداوەکانی ناوخۆی هەرێمی کوردستانە مەسەر لەسەر ڕووماڵکردنی حەڤەی شوبات و ڕووداوەکانی دواتر و خۆپیشاندان و هەموو ئەو شتانی کە هەبووە لە هەرێمی کوردستان هەمانە مشکلانە ڕوبەڕووی میدیا بۆتەوە مەسەل بێمان و تۆ بەڵام مەسەلەن چارەسەرکردنەکان هەروە ئاسان نییە چونکە ئەمە ڕەگی مێژووی هەیە ئەمە میراتە ماوەتەوە ینی مەسەلەن ئەمە بیراتی شەڕی ناوخۆی کەماوەتەوە لێوە هەر کاتێ مەسەلەن بچووکتی ڕوودا و بەسە بەوەی کە گرژی گەورە دروست بێت مەسەلەن من دوێت یەکی لە تەلەڤیزیۆنەکانی کەناڵ ئاسمانیەکانی حیزبە دەسەڵاتدارە گەورەکانە بینی و پێشکەشکارەکە پێ ئەکەنێ بەوەی کە بیکەیسیەکی پێشبەرگەیەک عەلەمی حیزبەکەی بەرامبەر ئەوی بەسەرەوەیە مەسەلەن وەکوتانە و تەوز باسیەکە لەم بەرەوە شتێکی تر باسەکە ئەگە بیتە سەر جوزئیات وێنەیەک دروستکەی وێنەی میدیای کوردی وێنەیەکی سەلامەت نییە زۆر سپاسەکەم من دێمە لای جەنابتان ئەمە ڕئی تۆ بزانم کاک سەرخەڵ ینی لە ڕوونکردنەوەکەی کاک ئەحمەدوان کە پرسیاری تری هات بەسەرە من دواتر پێڵێمەوە بۆی زیاتر لەسەری قسە بکەین ینی باس لەوە ئەکرێت کە میدیای یەکێتی و پارتی تەصفیەی حیساباتی سیاسی پێشووتریانەکەن لەم وەزعی ئێستا ینی تەصفیەی حساباتی پێشووتر لەم بارودۆخەی ئێستا هێنە ناوباس و ئەیکەن بە هەواڵ و گرنگی پێئەدەن و ئەمە ئێوە بۆ واکەن کاگەتیار خۆی ئشکالی ڕۆشنبیری کۆمەڵگەی کوردی شتێکە بەیەک وەکو ئەوی کە باسییان کرد بەیەک مەسافە لە بینی پارتیویشەتیا هەرگیز نەوەستاون هەرگیز نەوەستاون و بۆم عقلێتە بیرکەنەوە قەتیش ناوەستن ئەبێت هەستەکەی غەدرتان لێکراوە لەم بینەیە با من قسێک بکەم وا هەفتەکەم تۆڵی غەدرتان لێکراوە گرنگ نییە غەدر لە من کراوان لێکێتی یان لە گۆڕان گرنگ نییە بەڵام غەدر کراوە لەم بینەیە ئەوترێت بە درێژایی مێژووی ئەم تەمەنەی کە من بیرمە باسی شەڕی ناوخۆیە کارە ساتێکی ناخۆش و نەگری بەسەر میلەتە هاتووە پارتی ویشەتی کردیان بەڵام بۆ کرا بۆ کەس ناڵێ بۆ کرا چیە کردی ئێخۆ ئێستا من و تۆ شەڕەکە نەبێ خەتایەکێکمان بێ خەتای هەردووکمانە شتیوانە غێر تۆ یەکەم جاری زلێ لە دەرەوە ئێمە لەم تێگەشتی بەڵێ زۆر باشە بۆ ئەمەش چی ئەمەی دەست پێ کرد بۆ دەست پێکرا ئەمە وەڵامی پرسیارەکەی منت نەداوەتەوە ئەمەوە سەر پرسیارەکەی ئەمە وەڵامەکەیە بڵێ بۆ مۆزە دەستی پێ کرد بۆ پارتی ویشێتی ئەم مۆزای دروست کرد باشە با بگەڕینەوە سەر بیدایەتی مۆزوعەکە لە شنگالەوە ئەم مۆزا دەستی پێ کرد کاتی شنگال تۆڵ بوو لە گەلی کوردستان و لە کورسات نیوز وەکو تەپڵ لێ ئەدرایەوە هەر وەکو تەپڵ وەکو ئێستا جەلەولا گیراوە بۆ بە تەنها وشەیەکیش باسی ناکەن کێ باسی ناکەن بۆ نمونە کورسات و گەلی کوردستان هەر باسی ناکەن زۆر بەدەگمەن حسابات هەر نەمیسووە خاڵی خراپ کە دروست بوو لە مۆزایە ئەوە بوو کە کەناڵەکانی یەکێتی باسی ئەم مەسەلەیان کردوێ بۆ استفزازکردنی پارتی بۆ بەتەکید تۆ بێ مواقعە بۆچی استفزازتانەکەن ئێمە بە شەڕی ناوخۆیان تێپەڕین باشە لە دوای شەڕی ناوخۆ دوای شەڕی ناوخۆ ئیتفاقیەکی فشۆڵمان کردووە ئیتفاقیە نییە ئەگەر ڕاستە بێ ئەگەر ئیتفاقیەکان لەسەر ئەساسی ئەوە ئەمە قسەی من نییە بۆ کاتی هەموو شتێکان لەسەر ئەساسی ئەمە دابش کردبوو بۆ فشۆڵ نەبوو سەیریکە بۆ ئەو کاتە شتێکی زۆر معقول بوو لە بەرەو شەڕی ناوخۆ کۆتایی پێ بێ بەڵام بۆتەوە هیچ نییە نوێسیروان بارزانی سکرتێری جێگری سکرتێری حیزبەکەی منە ئەڵێ ئەم ڕێگەوتنە کۆتایی پێ هاتووە بەڵێ بم بوورە کاکە سەروەت زۆر دەمێکە ڕاوەستاوی فەرموو پرسیارەکە بکە ئێوەمەیە دوو پرسیار بکەم
داوای خەرە بووە زۆی تاان پرسیارێکان بۆ کاگەنوەرە هێزی پەکەکە وەزایدەن یەپەگا هەمومانە زایان ڕۆڵ لەگەڵ برا پێشمەرگەکانمانە منە ڕۆڵێکی زەرەکییان هەیە بەڵام بەداخەوە تا ئێستا لەلایەن هەندێ میدیاوە ئەم ڕۆڵە باز ناکرێت و پرسیاری ترم بەڕاستی بۆ مامۆستا ئەحمەوە پرسیارەکەمەوەیە لە بینی ئەوەی کێکی چیان باسیە کاویچان باسی ناکە جا هەر بۆ نازام شنگال ئەگیرێ نەخێ نازانم مەخمور پاشەکشە ئەکرێ ئابمە ئەو وەختە ئەرشێکی زیاتریان چێتە سەر لە بری بەڕاستی ئەوەمان لەبیر نەچێ خەڵکێکی زۆر سەرچاوی زانیاریەکانیان بە تایبەتی لە میدیای ئەهلیەوەیە ئەبێ میدیای ئەهلی بە حەقەت زۆر ڕازگۆیانەتر بێت لە هەموو کات مەبەستە گەشتۆ زۆر ساڵ کاک سەروەر کاگەنوەر من پێشەوە کاکێن پێم خۆشە ئەوەی کە بەڕاستی میدیای یەکێتی نیشتیمانی کوردستان تاپڵی بۆ لێ نەداوە کە شنگال گیراوە کاکە جیاوازی نێوان شنگال و جەلەولا نەخێر جیاوازی نێوان شنگال و جەلەولا زۆر هەموو خەڵگەزانێ لە جەلەولا هەتا ئەم لە حزەیەش خەڵکێکی سڤیل و مەدەنی نەبووتە قوربانی 10,000 کەسەر و شەوەی کە داعش پەلاماریدا و هێزی پێشمەرگەی ئەو شوێنانە کشاوەتەوە بەبێ حساب و کتاب ئەسڵەن میدیا بە میدیاکەی ئێوەشەوە کاک ئەبێ بێلەوە بپرسێ بڵێ کاکە گیان بۆ لە ماوەی 24 شنگال چۆر کراوە بەبێ ئەوەی یەک پێشمەرگە خوانە خواستە شەهید بێ یەک کەس بمێنێتەوە هێزەکە پاشەکشێ کردو داعش هاتو ئەو شوێنانی داگیر کردووە ئەمە پرسیارە و دواترێ بێ پەرلەوەی ڕاگەیانی خۆتانەوە کە باس ئەمە وروژاندوتانە بۆی پرسیار دروستکەن بەڵێ بێگومان ئەمە بووە کەوتومان نابێ ئەم بەرپرسە سەربازیانی لەو منتیقانان محاسبە بکرێن لێکۆڵینا لەگە بکرێ و خودی جەریدەکانی پارتی دیموکراتی کوردستان ئێشتا ئەمەیان نووسیوە تەنانەت ئەڵێن هەندێک لە بەرپرسەکانی ئەوش ئەو منتیقانە دەستگیر کراون و بێ لێکۆڵینا لەگەڵ بکرێ ئێمە ئەمە وتووە و 10,000 کەس بۆتە قوربانی خەڵکی یەزیدی بەڕاستی ئێمە وەکو هێزی پێشمەرگەی کوردستان یەکێتیە پارتی لی بەرپرسیارن بەڵام قسەکەوێ دوو مانگە لە جەلەولا شەڕە کاکەجان هێشتا هێزی پێشمەرگە منتەقەکە خەڵکەکان هاتوونە دەرەوە هێزی پێشمەرگە ئەمڕۆ پاشەکشەی کردووە لە جەلەولا بلەماوە دوو مانگە ئێستا ئەم لەحزەیە دیسان حزبایەتیەکەی نەخێر مەسەلەکە یەکشتی پێ بڵم پێشتریشەوە متکاکە هێزی دژەتیرۆ لێرەوە ڕۆشتە بۆ شنگال شەڕی کردووە ئەبێ بیڵێم خۆ ئێخۆکە هێزی ئێمە نەماوەتۆ هێزی دژەتیرۆری یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە چی بکەین بەڕێز لاوری شێخ جەنگی بەرپرسی ئەم هێزەیە ئەو سەرپەرشتیەوەی لەوێ بینرا تەنها لاهوری شێخ جەنگی ئەمە یەک باشە بێگومان هێزەکانی پارتی دیموکراتی کوردستانی بێگومان هێزەکانی بەڵێ کاکمەلا بەختیاری لەگەڵ بۆ لێرەوە چووە حەز بە بەرپرسیارەتیەکە مەسەلەکەم لاقم نیەوەی کە چیکانای لە خۆیەوە داوای لێکراوە بن نازانم ئەویان دەخۆی بەڵام لانی کەم ئەوە هەستکردنە بە بەرپرسیارەتی و بەکارێکی ئەخلاقی سانی سەبارەت بۆی کە بێگومان کاکسەرەوە ڕازەکە جگە لە میدیاکانی یەکێتی و میدیاکانی ئێوە بچووکترین ئاڵای پێگە نیشان نەدراوە لە کەناڵەکانی حیزبەکانی ترەوە حەسفیان کردوون لە کاتێکە ئەم هێزە حزبەکانی ترگەر ناویان بڵێ بۆ هیچ هێزێکی یعنی بۆ میدیاکانیان حەسفیان کۆمەڵ لە یەکگرتو لە کەناڵەکانی تر من نازانم بەڵام بەڕاستی من میدیای پارتی دیموکراتی کوردستان میدیای پارتی دیموکراتی کوردستان حەسفی چالاکیەکانی پێدە و یەپەژە و یەپەگە و هەپەگەی کردووە کە لە خەندیلەوە هاتون بۆ ڕزگارکردنی خەڵکی شنگال ئەمەش پەیوەندی بەچەوە سەرەوەی کە پارتیە بەس ئەمەش پەیوەندی بە چیەوە هەیە پەیوەندی بەو مێژوێ ڕابردووی نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەپەگەوە هەیە لە ڕۆژئاوا یعنی لانی کەمە بوو احترامیەوە بگرین کە ئێمە دوو مانگە خەندەقیان لە دژەڵەکەنین و دژایەتیانەکەین ئێستاوان هاتون بۆ ڕزگار بە ئەوشت پێ بڵێم باوەش بۆ ئیزافەکەم یەکەم هێز کە گەیشتۆتە چیاکانی شنگال هێزەکانی یەپەگە و یەکێتی نیشتیمانی کوردستان بوون فەرموو مامۆستا ئەحمەد پرسیارەکەی بەجێ فعلان وأمێر دەکەین ئێمە ئەو وەزیفەیە جێبەجێ بکەین وفعلا نەبێ حقەت و زۆرترین ڕاستی لای ئێمە بێ و شەڕی ئەوەشمان کردو بەڵام لەگەڵ ئەوە شارەچاوی بارودۆخەکە ئاکەین فعلا مەسەلەنەوە ماشێتێکە ئەو کاگیاردیات پێێتی ئەڵێ ماشێتەکە و مشکلیتە ئەوە ئەبێت تۆ بزانین بارودۆخەکە چۆنە بە پێی ئەو قیاسە مامەڵە لەگەڵ ڕووداوەکە بکەین من پێم وانە ڕۆژنامەنووس ئیشی ئەوەیە تەنها زانیاریەکان بە پێم وایە لەم بارودۆخەداوە پێشتریش لە ڕووداوەکانی پێشترە وەکو ئەحمەد بیرە وەکو دەستگا گەشتبار هەمیشە پێمەوە بۆ وەزیفەکە وەزیفەی ڕۆژنامەنووس لە ئێستادا پەیامیشتری هەیە ئیتر لەگەڵ ستانداری نێودوڵەتی ئاگونجیە ناگونجیە گرنگ نییە گرنگەوەیە میدیای کوردی لەم واقعەدا هەڵگری ئەم تایبەتمەندیان هەیە و ئومێدیش دەکەین وا بێت ئەگەر ڕاستیشمان هەموو ڕاستیەکانیشمان بڵاو نەکرد بێتەوە دێ شتێکمان بڵاو نەکردێتەوە لەم بارودۆخەدا کە زیانی لە بەرژەوەندی گشتیا بێت یاخود لە ڕاوکەی دروست کرد بێت بە کورتی و کوردی ڕاعاتی وەزعەکەتان بێگومان ئەشیکەی پێشواز کۆمنتێکتە بوو یەک ملاحەزات دوشتی وازەح دەرکەوت حکایەتی بینی میدیا ئەم بەریەکەوتنی نێوان برادرانی پارتی وێچێتی مێژوویکی دێرینی هەیە و وازەح نازم هەر ئەسڵەن بۆ قسەی لەسەرەکەیان ئەم شتێک نەبوو ئەوانەی کە بڕوامان وابوو کەمە خۆش خەیاڵین کە
ئەمە ڕەوی بە تۆ تاوی تر دروست نابێتەوە وازە حەبووە و باس دەبا لەم شەڕی ئێستاش نەکەین با لە شنگال نەکەین باس لە هجوومەکەی کەرکوب بکەین کە ساڵی پار ڕووی داوا بزانەوەی ماڵەکە کە هێزەکانی سەرحەد قادر ویستیان بیگرنەوە و دوای دژە چیرۆر چوون و گیرا بوو بە ئەزمەیەکی زۆر لەسەر ئەوەی 5 کەس لە ناو بینایە کابوون بوو بە منافەسی بینی چێتی و پارتی ئەمە شتێک نییە ئێستا دروست بوو بێت ئەوەی دومیش لەسەر دوجار قسەکانی تر کاگەحمەد کردیەوە ئانە هەمووی دووبارە ئەچێتەوە سەر هەمان مەبدە هەمان ئەو ڕێبازەی کە ئەڵێن ئێمە بێ ڕاستیەکان بجێزینەوە ئەمە مناقەشەیتیانە بەڵام بۆ پێشتروتم هەر کەسە سیاسەتی تحلیلی خۆی هەیە تۆ کاگەحمەد تەحەفوزێکی پیشان ناوە لەوەی کە ئاڵێ من ئەمە بڵاو ناکەمە لە بەرەم اعتیبارە ئەمە تەحەفوزێکت بۆت هەیە بیکەیت بەڵام لەو ئاساییە ئەمە سیاسەتی تحلیلیە بەڵێ بۆت ئاساییە بۆ ئەم اختیاری کردو ئەڵێ من ئەم تەحەفوزەم کردووە لە دواتریش ئەوەی کردووە پیشانەدا بڵای کردو من هیچ کالم نییە لەگەڵایەکە بڵای کردو ئاساییە لەبەرەوەی فعلەن جەلەولا سقوطی کردووە ئێمە بزانین جەلەولا سقوطی کردو باشترە وەک لەوەی نەزانین جەلەولا سقوطی کردووە چونکە هەموو کێشەڵاتە ئەمە ئیشە ڕاستیەکەیە کە ئەوان کردویانە لەو حاڵەتە هەڵای لەسەر دروستە بێت لەو حاڵەتە بڵێ من دیفاعشێتەکە گۆڕانکاری پێ مەسەران پێشمەرگە پاشەخشی قوربانی چاوم تۆ لە ئەمریکا دانیشی من ئەو پیا و هێزەکانی من ئەوە بیدیفاعکەن و قسەژەکەن و سەلاحانەژەکەن لە سنگەرەکانی تۆ لە ئەمریکا دانیشتوێت و تحلیلاتی جەلەولا شنگالم بۆ پارەی ئەو باجەیە کە منەی دەم ئەو بمبانە تەقێنێت کە هێزەکانی داعششکێنێت سیرێکی تۆ پشتیوانی هێزی بریکانە بۆیان نەدەتوانی مەخمور بگریتەوە کاکە کە ئەمریکای پشتیوانەکە تۆ لە ئەمریکا دانیشتوی لانی کەم ئاگال لە خۆف و ترسەکەش ڕخنەیەکی ئێستا تۆ لە ئەمریکا تامیمەکەی لێ بڵێ ڕخنەیەکە هەمیشە ئەگیرێت لەوانەی کە لە دەرەوەی کوردستانە ژین و دێنەوە بۆ ئێرە ئەوترێت ینی بە ستانداردی یاخود بە نەفەسی ئەو وڵاتی تایە ژین تەعاملەکەن ئەگەر بێت و لە ناو وەزعەکە بژین بەو شێوەیە تەعامل ناکەن بۆ نمونە ئێستا وترێت پێشواز فەیزوڵڵا ماوەیەک جارێ لە ئەمریکاوەیەتەوە یان لە پشتی کۆمپیوتەرەکەیەوە لە ئەمریکای و بابەتێک ئەنووسێت و ڕخنە ئەگرێت و بەڵام خۆی لە ناو وەزعەکە بێت چۆن کاگەرە بچۆ بۆ جەلەولا وەڵامی تۆ ئەو قسانە زۆر هەرزانن دنیا من تا ئێستا بە هیچ شێوێک لە هیچ شوێنێکا هیچ ڕخنەیەکم لەسەر هیچ کەسێک نەنووسیوە لەسەر دەسەڵاتی یەکێت یا دەسەڵاتی پارتیەوە وازەحی شەوتوان بیخوێنەوە و ئەمەش کە ئێستا قساگەین مەقسە لەسەر میدیان قسە لەسەر یەکێتی پارتی ناکەم بەڕاستیانی هیچ ئینکارێکی کا پێشوەستە دەرەوەی تەوەرەکە قسە بۆ نمونە تۆ کۆمەڵە ڕخنەت هەیە لە میدیای کوردی لە ڕاگەیاندنی کوردی ئەوترێت ئەگەر خۆت لە ناو وەزعەکەبی بێ فترەیەک لێرە بژیت من لە ئەمریکا لە دایک نەبووم من لە 2005 لە ئەو پەڕی ئەزمەی جەریدەی هاوڵاتیە باس بکەم لەو پەڕی ئەزمەی جەریدەی هاوڵاتی و سەرەتاکانی دەرسپێکردنی خۆپیشاندانەکانی کەلار و هەڵەبجەیە من یەکێک بووم لەو کەسانی کە باشترین تەختیمان کرد ڕۆژنامەی هاوڵاتیمان گەیانە 24000 نسخە لە هەفتەی دوای شانزەی ئازاری 2006 کە ئیشمان کردە خۆمە لە ئاسمانەوە نەهاتوو من هەر قسە بکەم من لە ناو کاری ڕۆژنامانی لە هاوڵاتی لە 2002 دەستم پێ کردووە دوای چوومەتە دەرەوە خوێنمە دوای هاتوومەتەوە ئیشم کردووە لە سواد عێراقیشم گەیمە ئەم تۆمەت بەخشینەوانە ئەوەی کە تۆ بڕۆ لە جەولای تۆ بە لە جەلەولانی دەگەم من لە جەلەولانی تۆش لە جەلەولانی دەمەکەی قسەیە بەمێرێتەوە دوای و کاکەی وەرەگرین وەچینە ناو بە فەرمو کاکسەر مامۆستا ئەحمەدە ئاکام ڕاگەیاندنی کوردی توانێتی لەم دۆ خاسیاردا بێلایەن بێ لە زانیاری لە گواستنەوەی زانیارەکان لە بەرەکانی جەنگەوە بە حیزبی و ئەهلەکانی زۆر سپاس کاکسەرەر بینەرانی ئەزیزم ناوبڕێک وەرەگرین و لە دوای ناوبڕەکە لە بەشی سێم و کۆتایی بەردەوامەبین لەگەڵتان. بینەرانی ئەزیزم دووبارە و سێبارە سڵاوتان لێبێت لە بەشی سێهەم و کۆتایی ئەمەڵقەی دووجار بیرکەرەوە بەردەوامین لەگەڵتان و هیوادارم کاک سابیر حاضر بێ بۆی پرسیارەکەی بکات و کاک ئەحمەدیش پرسیارێکان لێ کرد بۆ وەڵام بداتەوە گەر شتێک شتە بوو ئیزافێکی کام ڕاگەیان نەتوانیوێتی بێلایەن بێت
بێگومان ئەمە پێویستی بە هەڵسەنگاندن هەیە هێشتا ئێمە لەناو قەیرانەکەین و تێمان نەپەڕاندووە ئەبووە مەسەن دەستگایەکی تایبەتی هەبووە بۆ ئەوەی کە هەڵسەنگاندنی بکدا بۆ ئەو میدیانەی کە هەیە بەڵام ئەگەر لە منە پرسی زۆر بەڕاشکاوی ئەتوانم بڵێم ئەو دوو میدیایی کە هێزی چەکداریانە بۆ پێشبەرگان هەبووە لە بەرەکانی جەنگ بوون بێلایەن نەبوون نەک بێلایەن نەبوون هێندێک کەناڵی ئەم دوو حیزبە زوڵمیان لە ڕووداوەکانان کردو و وێنەی زۆر تەڵخیان بەخش کردو بەڵام لەو ناوەدا مەسەلەن ئێمە کە دەستگاکانی دەرەوەی حیزبە حکومڕانەکانی پێشووین هەوڵمان داوە مەسەلەن بە پێی ئەو ئیمکانیەتە سەحەفی کە هەمانە ئەو زانیاریانە بگوازینەوە کە سوود ئەگەێنێ بە بارودۆخەکە بەڵێ بێگومان ڕەنگە خۆمان بوادە بێت لە هێندێ زانیاری کە لاشمان بوو بێت بەس بڵاومان نەکرد بێتەوە مڕاعاتی مەسەلەن ئەوەی پێ ئەڵێن ئاسایشی نەتەوەی هەرچەندە ئاسایشی نەتەوەی ئاسایشی شتێکی پێناسە نەکراوە ینی لە هەر یەک لەم هاوڕانە بپرسی بە ئێمەش و ئەوە تێگەشتنی خۆی بڵێ بەڵام مەسەلەن میدیای کوردی هەر بە میدیایەکە وەکوتم دەست و قاچی لەم ڕووداوە ناشکاوە ئەگەر یادمەتیم بە یەکم با بیرم دەچێت ئەمە ڕۆژنامەی سەرۆکی حکوومەتە مەسەلەن ئەگەر ئەم شتە لە هەر دەستگایکی ڕاگەاندن بڵاو بکرایەوانێ بڕوا بکە لە فەیسبوک پەڕ و باڵیان پێوە نەئەهێش و هەروەها داواشیان لەسەر تۆمارەکە ئێزدم بن خوێنمەوە تۆزیشی خوێنمەوە مەسەلەن ئەڵێ سیاست ئیدارەدانی سیاست لە ناو داعش لە سلێمانی ئاسانترە آخر یەک شەو دوای گرتنی مەخمود داعش قایبقام و بەڕێوەبەری پۆلیس و بەڕێوەبەری هاتوچۆ پۆستە گرنگەکانی دانا کەچی سلێمانی پارێزگاری هەت پێدانندا حەقە ئێستایەکێتی و گۆڕان شاندێکی باڵا ڕەوانەی مووسڵ بکەن و سوود لەو ئەزمونەی داعش وەربگرن قەیچێکە بەرژەوەندی گەل لە هەرچێکدا بێ قابل لە درێغی لێ نەکەن نەک کورە هەموو دنیا چاوی لەسەر شنگال و مەخمود بوو کەچی دادەهێرە و کاکەنەوە لە کۆبوونەوەی دیاریکردنی پارێزگار بوون و ئەو جاژ ناتوانی دیاری بکەن ئەمە ڕۆژنامەی سەرۆکی حکوومەتە ئەمڕۆ دەرچووە بەم شێوەیە بەم زمانە قسەکە و هەڵسەنگاندنی هەیە با بینەری بەڕێز بڕیار با لەسەرەوەی ئەگەر میدیای ڕسمی دەوڵەت ئەو میدیای سەرۆکی حکوومەت ناڵێ یەکەمی بێڕێکە بەر وانە هەموو شێوە لە تەلەڤیزۆن و لە دنیا باسیەکە بڵێ ڕوونا یەکەمی بێڕەکە بە نەبیستو نەبێ نازناویشی بڵاوە خۆشیان شانەزی پێوەکە مەسەلە ئەمە زمانی نووسینە کام کەناڵی میدیای ئەهلی کام کەناڵی پارتی و یەکێتیەوەی کە بە ڕسمی میدیای حیزبین بەم زمانە قسەکەن ینی هەر لە زمانی شەڕی ناوخۆش خراپترە بەسەر بەکارێنانی وشترا شتێک ینی بەو دەستەواژەیە مێشێک لە کەناڵێکەکەن بەگامێشک و بە پێشەوەکرێت بەڵارێمی کوردستان زۆر بەڵێ هێندی میدیا هەیە بە تایبەت ئیش لەسەرەوەکە ینی مەسەلەن یەک نمونە ئەو بۆ کاک پێشواز باش دوێنێک فەرماندەیەکی سەربازی لە مەخمود قسە ئاکا بۆ تەلەڤیزۆن ئەم جارە ژەڵێ مێڵێ نەبێ بە تەشیر هەرام ئەمریکا باسم کرد بەس ناوی ناوە ئەڵێ فەرماندە سەربازەکە ئەڵێ چی ئەمانتوانی 2 سەعات پێشتر هجووم بکەین بەڵام ئێوە نەهاتبوون چاوەڕێ ئێوەمان کرد ئەو تەلەڤیزۆنە بۆیە هجووممان بۆ سەر مەخمود دواخست لەبەرەوەی کە ئێوە بێن و پیشانمان بەر ینی وەزەکە بەس بۆ تەسویر کردەوە خۆی ینی ئەو خۆ تۆمات کراوەگەر یەکێ تعلیقی شێ لە قسەکە مەتوانم ناوی پێ بڵم کە فەرمان دۆستیشمە فەرمان دەکە بەدا زۆر سپاس بەڵام پرسیارم لەما ساحمد میرا هەیە پرسیارەکەوەیە ئایا پێدوانیە کە نەبوونی هەیەتێکی میدیایی بەرپرس لە وەزارەت پێشمەرگەی هەرێمی کوردستان یاخو وەکو ینی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەم هەیەتەی هەبووە ینی ئەکرا کە لە بارودۆخی جەنگدا و بارودۆخی ئێستا ڕووداوە ئەو پاشاگەردانی کە لە پرۆسی ڕووماردنی میدیاییدا هەیە ینی کەسە دروست بووە ئەوە نەبووە گەر ئەو هەیەتە پرسیارکەشمێ لە هاوکاری هاوڕەکان زۆر مەمنونە کاک شێرزاد فەرمێ بەس وەکو ئیزافەیەکیش بۆ قسەکانی کاک سابێت ڕەنگە بپرسن بۆچی کەسێکی وەزارەتی پێشمەرگە لێرە حزوری نییە بۆی کۆمەڵی بەرپرسیارەتی ڕوبەڕووی بکەینەوە ئێمە 2 ڕۆژ لەسەر یەک تەلەفۆنمان کرد بۆ کاک هەڵگورد حکمەت وەڵامی تەلەفۆنەکانیشی نەداینەوە ینی ئەوە لە دەسڵاتی ئێمە نەبوو بێگومان یەکێ لە هاوڕێیان باسی ئەوەی کرد بۆ پێشتریش من لە بەرنامەی تراوەتومە چەنە میدیا ئەو باڵەکەی ئەکەوێتە ئەستۆ ئەوەنەوە وەزارەتی پێشبەرگە و فەرماندە سەربازیەکان و باڵەکانەکەوێتە ئەستۆ بەوەی کە زۆر جار زانیاری ئەدەن کە پێویست نییە هێندە زانیاری ئەدا پێویست نییە هێندە زانیاری ئەدا تەنها بۆ ئەوەیە کە مەسەلەن
خۆی پیشان بە دوێنێ هەر لە ڕووماڵە ڕاستەخۆکەی مەخبورە فەرماندەیەک تەقا بە دەکەی پێڵەوە هەزار فیشەکە تەقات واز بێنە لەم تەقەکردە ئەدی مێشمان چوو کەچی هەر بەداوامە لە تەقەکردە ئەدی بەزانێ کامێرای لەسرە بەڵێ بەڵێ لە تەنیشت کامێرەمانەکە پێڵەوە بوەستەوە بۆی تەقا باش دەرکەوێت ینی مەسەلە فعلەن فەرماندە سەربازیەکانی ژۆباڵی ئەم بەزمان دەکەوێتە سەر شار و ئەگە فعلەن ئەم مەسلەی ئەوەش ڕەنگە ئێستا کاک پێشواز بڵێ ئەوە سانسۆرە ئەگەر مەسەلەن هەچەنە ئێمە شەڕی زۆرمان کردو لەبەر سانسۆری زانیاری نەبێت لە کوردستاندا بەڵام لە هێندێک بارودۆخە ڕەنگەوە پێویست بکات بەو جۆرە بۆ هەموو کەناڵەکان بۆ یەکسادە بۆ هەموو کەسێک کە بچێتە پێشەوە هەرچەنە ئەم چوونە پێشەوە کا یادگار ڕۆژنامەنووسی ئازاشیەوێت ینی ڕۆژنامەنووسی ترسنۆک ناتوانێت بچێتە بەرەکانی جەنگۆڕۆماڵی بکات بەڵێ هەر لێرەوە ینی لە ئەنجامی و قسانە و ئەو شتێک کە خوێندیەوە ینی پێم خۆشە ئێمە بەرنامە تەنها بەرنامە لە پێناوی بەرنامە ناکەین مەبەستمانە دەنگمان بگات ڕووی دەمان لە وەزارەتی پێشمەرگەیە ڕووی دەمان لەلایەنی بەرپرسە هیوادارین حرمەت و ڕێزی زۆرمان بۆ تەواوی هێزی پێشمەرگەی کوردستانەیە بەڵام هیوادارین ئەوانیش ئەم خاڵانە بەرچاو بگرن کە وتێت وەکو کاک پێشوازیش ئاماژەی پێدا وتی هەندێک جار مەسئولیەتەکە هی ئەو فەرماندەیە هی ئەو کەسەیە کە بەرپرسی ئەو قۆڵەی شەڕەکەیە کە ناکرێت کۆمەڵێ زانیاری بدات تەنها ینی لەبەرەوەی لە بەردەم کامێراکە دەرکەوێ یان مەسلەیەک لەو شتانە ئەبێت ئەمانەش ڕێک بخرێتەوە هیوادارین وەزارەتی پێشمەرگە ئاگای لەم نقطانەش بێت فەرموو پرسیارەکەت بکەی کاک شێرزاد فەرموو وڵا کاگی دیارە گەلگەڵ حساب لەگەڵ هین ناکەی پرسیارێکم لە دونا بتەیە بەڵێ بەس لەسەر حساب مەکە تا ئێساش لە کەناڵەکەی NRT-ەوە لە جیاتی وشەی شەهید وشەی قوربانی بەکاردەوە پێشمەرگە بەڵێ ئەو پرسیار بۆ کاک پێشواز لە ئێستادا پێت باشە میدیای ئەهلی میدیای حیزبی نیشتیمانیانە بیرکەنەوە یاخود هەر کاری خۆی ڕایکا و جێبەجێ بکات زۆر سپاس دەکەم کاکەوان گەر بفەرمێت کاک پێشواز من وەڵامی بەمەوە یان تۆ وەڵامی تۆ وەڵامیش بمەوە تام وەڵامی ئەوی NRT-ش بەڵێ با ئەویش ڕئی خۆی بڵێت منیش ڕئی ڕسمی NRT-تان پێڵێم لەسەر ئەو مەسەلە من نازانم هەست دەکەم جارێک ئەو وشەی نیشتیمانیانە مامەڵەکردنە ئیشکالیە لە حاڵەتێکە بێگومان ئێمە هەمومان کورتین بێگومان هەمومان لەم بەرەیان چکە ئەگەر دوژمن بێت بۆ ئێرە ئەهلیش و یەکێتی و پارتیش و کاک ئەحمەد میرش بە هەمومان بە هەمان شێوە ئەبین بە قوربانی باشە و بیرکردنەوە باش ئەمە ئینکاریتیان نییە ئەمە ئینکاریتیان نییە لەبەرەوە تەماشاکردنی دۆخەکە بڵێ با ئەوان وای پێ بڵێن ئەوان زیاتریان نەچێتە سەر ئێمە ناچێت سەر ئەوە نییە ئەوەی کە بن جەختی لەسەرەکەمەوە لە دەرەوەی مەفهومی نیشتیمانی بوون و نانیشتیمانی بوونەوەی کە تۆ دۆخێک لەبەردەستایە کە پێویستە بە مەوزوعیانە بابەتیانە مامەڵی لەگەڵا بکەی ئەم بابەتی مامەڵەکردنە پرنسیپە ئەم پرنسیپە پاراستنی لە بەرژەوەندی ئێمە لە دوورخایەنە ئەم شەڕە لەوانەیە چەند مایەکە ساڵێک دو ساڵێکە خۆتا ئەبەدەم شەڕە نابێت کۆتاییت پێدێت ئێمە ئەم ئەزمونەی کە لێرە فێریە بین نەقلێکینی جۆزینەوە بۆ کاتەکانی کە ئەو مشکلی کە ئێستا 25 ساڵە 23 ساڵە ئەزمونی هەرێمی کوردستان نەمانتوانێت تەجاوزیکەین بۆی کە کاک ئەحمەد میراڵێ نقصانیمانەیە هەموو اعترافەکەین بۆی کە نقصانی هەیە ئەم نقصانە هی ئەوەیە لەو ئەزمونانەی پێشترا هەمان ئەم مشکلێمان دروست دووبارە کردوێتەوە لەو کاتەیە لە بینی لە کاتی شەڕی ناخوای لە کاتی شەڕی حزبێک لەگەڵ حزبێکی ترا ئەم پێوەرانەمان نەپاراستووە بۆیە گەیشتن حاڵەتە بینە سەر ئەوەی ئەو نقطەی ینی یەکێک لەو ڕخنانەی جاچە ڕخنەیەک بێت لە دڵسۆزیەوە بێ یاخود ڕخنەیەک بێت مەبەستی لێدان بێت لە NRT گیراوە مەسلەی ئەوەیە کە دەستەواژەی شەهید بۆ ئەو کەسانەی کە لە ڕێگەی کوردستان لەم شەڕەیە گیانی خۆیان بەختەکەن بۆ پێشمەرگانە بەکار ناهێنێت بە پێی ئەوەی کە تۆ لە دەرەوە ئەژیت و لە ئەمریکا ئەژیت شەهادەت بەخشینەوە لە ئیشی ئەلامی پرۆفشناڵ و میهنیە بوونی هەیە و دواتریش من دوایەوە ڕێی NRT-تان پێ نمونەیەکی باشە لە ساڵی 96 کە جەزیرە دەستی کرد بە پەخش یەکێک بوو لەو گۆڕانە گەورانەی کە لە ساحەی ڕۆژنامەگەری عەرەبیا ڕوویدا هەر لە منتیقە و ئێستش دەنگانەوەی هەیە لە ناو مۆدێلەکانی وڵاتانی ترا بە تایبەتیش لە کوردستان جەزیرە لە نقطەیەک لە نقطەکانە قەراریە کە کوژراوەکانی فەڵەستین بە شەهید وەسف کات لەم نقطەیەوە جەزیرە دەرگای کردەوە لە بەردەمەوەی کە لە شەڕی عێراقا بێ بە زمان ڕاستی قاعیدە لە شەڕی بەهاری عەرەبیە بوو بەو کەناڵەی کە بە ئاشکرا دیفاعی لە بیرکردنەوەیەکی عەرەبی ئیسلامیە کرد ئەمە نقطەیەکە لە خاڵێکا کە
کە کردەوە دەرگاکە و شتێک کەوتم کە لە شوێنێکە بوارەدا ئیسیسنایە بکەیت بوارەدی لە مەجاالەکانی ترشا بیکەیت ئەمە یەک دوو بەکارهێنانی وشەی شەهید خۆی وشەیەکی ئاینیە بنەمایەکی ئاینی هەیە ئێمە لە کاتی شەڕی دژی ڕژێمی عێراقا ئەم وشەیەمان بەکارهێناوە و ئەم وشەیە لەلای ئێمە پیرۆزە هەر وشەی پیرۆزیش خۆی وشەیەکی ئاینیە بەڵام ئێستا کەینە سەر ئەم واقعە ئێمە لەگەڵ هێزێکا شەڕەکەین کە ئیعلانی دەوڵەتی خلافەتی کردووە خلافەتی ئیسلامی بە چه پێوەرێک ئەوەی ئێمە شەهیدەوەی ئەوان شەهید نییە ئەگەر مەفهومی شەهادەتەکە لە ئاینی ئەو خلافەتەوە هاتووە کە ئەوان لەسەر بنەماکانی ئەو ئاینە ئەو دەوڵەتی خلافەتیان ئیعلان کردو ئەمە ئیشکالێکی زمانەوانی معریفی گەورەیە بە بڕوای من بۆ خۆ دوورخستنەوە لەم ئیشکالانە بەکارهێنانی وشەیەک کە بارگاوی نەبێت بە بیرکردنەوەیکی ئاینی یاخود بە هەر بیرکردنەوەیکی ئایدۆلۆژی خۆ دوورخستنەوە لەمە باشترە لە ڕووی بابەتیەوە وەک لەوەی خۆت بخەیتەوە ئەو جێژاوی کە ڕگوڕژێکی زۆر ئەوەی نارتی کردوێتی چاکی کردووە من بە شتێکی باشە زانم لەوانەیە وشەی قوربانی ئەویش خۆی بنەمایکی ئاینی هەیە بەڵام بە بڕای من لە گوشەی شەهید باشترە لەبەرەوەی ئەمە هیچ تانەدانێک لەو کەسانێکی جیانە قسەکانی خۆم دوا ئەخەم بۆ دوای هەموو پرسیارەکان و ینی ڕای ڕسمی و فەرمی ئێناڵتیتان لەسەر بەکارنهێنانی ئەو دەستەواژەیە پێ ئەڵم فەرمو کاکە کەیوان پرسیارەکە دوو پرسیار کاکەیوانیان کاک محسین کەیوان کاکەیوان تەنها کاتی یەک پرسیارم هەیە زۆر داوای لێبوردنەکەم پێم ئەڵێن وردە و دەنزیکە بینەوە لە کۆتایی باشە سپاس دەکەم بەڕای من ڕاگەاندنەکان بە تایبەتی ژەکەت و پارتی لە ناو شەڕی پێشمەرگە و داعشا شەڕی ڕاگەاندنەکەن بۆ نمونە پرسیارەکەم بۆ کاگەنوێریش بۆم کاکەی پارتیشە ئایا بۆچی هیچ ڕاگەاندنێکی پارتی ناچێت بۆ من لە فەرماندەیە کە سەر بە یەکێتیە ناچێت پرسیار بکات یا زانیاری وەربگرێت هیچ ڕاگەاندنێکی یەکێتیش ناچێت لە فەرماندەیە کە بنەوە پارتیا زێرەوانی بێ ناچی زانیارێکی لێوەربگرێت باشەکەم کاکەیوان کاک محسین گەر فەرمێ بڵێ کاک سەرخەلە تۆ دەست پێەکەم وەڵامی تۆ وەڵاهی من بە دیقەت دانانیشتم بۆی بزانم ئەم حاڵەتە ڕوویاوە یا ڕووینەوە بەڵام ئەگەر ئەمە بوو بێ شتێکی زۆر خراپە ینی لە جەلەولا کەناڵەکانی پارتیەچن پرسیار لە چیەکەن مەسوولی میحوارەکەی چێتیە یان کەناڵەکانی شێتی ئەچن لە مەخمور پرسیار لە چیەکەن مەسوولی میحوارەکە پارتیە ئەمە زۆر بێمانایە ئەگەر شتێکی لەو بابەتە بووێ من بەی شێوەکتە ئیدی ناکەم ئەگەر حاڵەتێکی زۆر نەشازە هەر زۆر نەشازە ینی یەکەنەوە بۆی حاڵەتێکی نەشازە و کراوە کاگەتگەر من لە بیدایەتەوە وتم ئێمە شەڕی ناوخۆمان کردووە ئەم عقلێتە بەجێ ماوە لە لای ئێمە بەڵام خاڵەکەی بەجێ کاکە ئەمێنێتەوە ئەمێنێت ینی تا بڕیارتان ناوە تاکەی وەکو کەی عقلێتی خەڵک گۆڕا کەی عقلێتی خەڵک گۆڕاکەی ئێمە وەکو تاشێکی سویدی بیرمانەوە خەڵتۆمەت بارەکەن کاکە ئەوەی کە ڕاگەان کارە خەڵکە ئەوەی کە پێشمەرگەی خەڵکەوەی کە ئێرە قساکەین خەڵکە خۆ قابلە لەم کۆمەڵگەیەوەیە لە وڵاتێکی کۆ پێشمەرگەمان نێناوە لە وڵاتێکی کۆ ڕاگەان کارمان نێناوە ینی من حەزەکەم شتەکان واسەیەکەن کە ئێمە کوردین پێشمەرگەکە هەر کووردە ڕاگەان کارەکار کووردە دەستگاکە هەر کووردە هەمووی هەر کووردە باشە یا هەمووی هەر کوردستانیە هەر لە کوردستانە ئەمە هەیە لەمە زیاترمانە بەڕاستی زۆر سپاس دەکەم کاگەنوەر ڕووی دەمی دەتوانێت ناخۆی ئەوە زۆر دقیق نییە بەڕاستی بۆ نەمیدیا ئێمە لەگەڵ جەنابی کاک مەسۆ قساکە خۆی پارتی دیمکرا لەگەڵ کاگنێسیوان بارزانانی قساکە لە باسی محوەرەکانی شەڕی کاگەنوەری حاج عوسمان لە محوەرەکانە بریکاری وەزیری پێشمەرگەیە چەندی جابینیتانە مەسەلەکە لەوەیان نیە خۆی ڕاستەکە ینی کێشەی ینی میدیای یەکێتی و پارتی لەم بارودۆخانەیە ئۆتۆماتیکی ینی بارگشتی بەخۆیەوە بینێ بەڵام نەک بۆ شکڵی کە ئێمە شەڕی ڕاگەاندنەکەی مەسەلەکە شەڕ ڕاگەاندن نیە ئێمە میدیایەکمانەیە ئەمانەیە ڕاستیەکان بۆ خەڵک ڕووبکەینەوە پارتی دیموکراتی کوردستانی بەشێوە بەڵام مکایگەرگیان من قسەیەکم لە دیسان لەسەر قسەی کاک پێشواز کاکە ناکرێت لەبەرەوەی داعشێک درۆزنانە هاتووە لەبەرەوەی خلافەتی ئیسلامی ڕاگەیاندووە پێی بڵێ وڵاجە ئەگەر ئەو شەهید بێ بۆ بەویش بڵێم شەهید و چۆن بە پێشمەرگەش بڵێم شەهید ئەمە بەڕاستی ئەگە ئەم بیرکردنەوە زۆر خراپە بێ بە خەڵک NRT ئازادە لەوەی قوربانی بەکارێنە یا شەهید بەڵام نەک بۆ تێگەیشتن و چەمکەی تۆ کەوا بیرەکەیتەوە ئەگەر ئەمە خلافەتی ئیسلامی دروزەکە چۆن ناتوانێت ئەو هەموو ئافرەتە بەرە تعدایان لێ بکە لە شنگال چۆن ناتوانێت ئەو هەموو خەڵکو خەڵ و ئامی خەڵک بکە کاکە مەسەلەی تۆ بێ مەسەلەکە منە خێر تۆ بێ داعش جیا بکەیتەوە لە ئیسلام کاکە داعش ڕاستە بەنای ئیسلام ئەو قساکە بەڵام جیاوازی هەیە لە نێوان ئیسلام و داعش
ئێمە لێرە حیزبی ئیسلامیمان هەیە ئیدانەی ئەو شەڕاکە و پێشیان تەنانە دەچێتی زانان مەرجە ئەدینیەکان لە جیهانی عەربی و هێزە ئیسلامیەکانی ئێرە ئیدانەی ئەم گرۆ تیرۆریستیەکان زۆر چ خێرە لەسەر ئەو شەهیدی لەسەر ئەو شەهید و قوربانیە شەهید من بەکەس تۆڵەیەکە بە پێشمەرگە بڵەن شەید بۆ بە ئەوانیش نەڵەن شەید کرد خلافەتی ئیسلامی ڕاگەیان بخوانن شەهید لەسەر ئەو شەهید و قوربانیە بەس بە پێچوانەی بۆ چوونی ئەو هاوڕێمانەوە وشەی قوربانی دینی ترە ئەسڵان وشەی قوربانی زۆر دینی ترە لە وشەی شەهید ئەگە بیتە سەر ئەو قیاساتانە بەڵام من لە مەسلەی ئێناتتیە ئەگە سەرپشکم بکەن بۆ هەڵبژاردننی تەلەڤیزۆنێک بۆ باشین ڕووماڵی ڕووداوەکانی ئەم دوایە بێگومان ئێناتی هەڵەبژێرم بەس دەستە باشترین ڕووماڵ لەم ڕووداوانی دوای گومانم لە تەلەڤیزۆنەکانە گومانم لەوە بەڵام لەسەر مەسلەی شەهید و قوربانی لێرەش لەگەڵ جەنابیشت و کاک پێشوازی شاجیا ئەمەوانێ مەسەلەن پاساوەکانتان بەنگە بە جۆرە لە جۆرەکان پێشتر ڕوونکردنەوەتان ئەمانە زۆر جیاوازە زۆر تایبەتە سپێشڵوان مەسلەی شەهید لە جزغە دینیەکەی چۆتە دەرێ بەڵام ئەم گرفتی ناونانە کاگیادگات پەیوەستە بە ئەکسنتەری ئەکادیمیای کوردستانەوە کە ئەبووە ئەم ناوانە یەکلایی بکاتوانێ مەسەلە ناونان بۆ دۆخەکان ناکرێت سەر دەستگای ڕاگەاندن بەویستی خۆی چ وشەیەکی ویست هەڵی بژێرێ ئەبێ ناوەندی ئەکادیمیای کوردی کە هەیە پارێژ زۆریشانەیە بەس من لە گەلی کوردستان ئەم قسەیەم کرد دوایی یەکێ لە ئەندامانی تەلەفۆنی کەوتی ملیۆن و نیوە معاشمان هەبوو بەڕێویانە لەبەرەوە ئێمە ئیشمان نییە لەبەرەوە هەیە بەڵام ئەمە چۆتە ناو هەموو زمانەکانی تریشەوە بابزە ئەگە هەڵە نەبم لە هێندە لە زمانە ئەوروپیەکانی شا بە جۆرە لە جۆرەکانە وشەیە بەکارێنە وشەی شەهید هەمان مەدلولی هەیە بە هەمان مەدلولی هەیە حاڵەتی دینەکەی ئەو پرسیار جوابی ئەوم نایێتەوە بەکار نایێت هەمان مەدلولی هەیە خەڵک کوژرێت سەربازی ئەمریکیە کوژرێت چەگاری قاعداتم زۆر زۆر کەماوە فەرموو پرسیارەکە ئەمریکانە لە ئەوروپا لە وڵاتانی کە پرسیاران بوو کاگە ئەحمەدە لە وتەیەکی یاوتی من ئەڵێ دەستەواژەی ئەنجومەنی ئاسایش مەبەستی لە ئەنجومەنی ئاسایشی هەرێمە ئەڵێ وەکو جەتیرۆر وایە کەوت لە کاتێکا سەر بە حکوومەت هێرێمی کوردستانە لە کەناڵی گەلی کوردستانەوە لە ژێر لۆگۆکەوە چی سەر بە هەرێمی تێگەشتم لە مەبەستەکە زۆر باشە زۆر سپاس دەکەم کاکمەسین کاکاوڵێ گەرد فەرمێ کاگاوڕێ فەرموو بڵێ گەروەڵامی بیت کاک محسێن من باسیەوەم کە ئەڵێ ئەنجومەنی ئاسایشی هەرێم ڕاستەوە خۆ پارتی دیموکراتی کوردستانت بیرەکەوێتەوە خۆ دژە تیرۆریش ئێستا بە ڕسمی دەستگایە کە سەر بە حکوومەتی عێراقیە و کاگلاهور کە بەرپرسیەتی بەرپرسی ئاژانسی پاراستن و زانیاری هەرێمە و سەرپەرشتی و وێزاکە بە پلەی وەزیرە هەسەر بە حکوومەتی هەرێمی کوردستان نەزانم سەر بە حکوومەتی ئەنجومەنی ئاسایشی سەر نازانم بەخوا بە پێغەمبەر کاگەنۆرجان بێ زەحمەت هێزی پێشمەرگەی کوردستان بۆ برادەرە مەفرۆشەرەوە چکە هەرێکێتی و پارتیتیانە گۆڕان و ئیسلامیەکانشی تەیە پرسیارەکەم کایەگەر ڕووی لێشێتیە باسی هێزی پێشمەرگە ئاکا بۆ من کاگەنۆر هێزی پێشمەرگەی کوردستان بە تەنیا بەزێکێتی دایناوە یاخود گۆڕانیشی تیا هەر جەنابەت تا ئێستاکانە کەناڵەکانی هیچ حیزبێکیان مقابلەی وەزیری پێشمەرگان نەکردووە ئەمە لە شووە سەرچاواگرێت ئەگەر هیناکەی خۆتان نەبێت لە دوانی شەوە نەگرتوە لە دوان شان لێوە دڵنیای لەو قسەیە بەڵێ کاکستار شێزارە کوردستان تیڤی بینیوە وڵا زانی مەسەلە خۆتانەوە بزوتنەوەی گۆڕان خۆیڵە ئێمە هێزی پێشمەرگەمان نییە هێزێکی مەدەنی و سڤیلین ئەمە یەک دوم ئەندام پەرلەمانەکەیەوە بۆ هێزی پێشمەرگەی و میلیشیا کاتێکە یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستان شەڕی تیرۆریانەکەل لە کەرکوو بۆ دژە تیرۆر لێرە چوو بۆ کەرکوو ئەندام پەرلەمانێکی وتیەوە میلیشیایە لەبەرەوە خێر نیە ئێستا پێ کاتیەوە نیە ئێستا مناقەشەش لەسەر وشەی میلیشیا بکەین بڵێ کاکستار بەڵێ سپاسانەکەم کاکستار سەری ڕێز و کاتان لە یەکەم هەموو شەهیدانی کوردستانە نەوێنم و چاوی هەموو پێشمەرگەکان ماجەکەم ناڵم ئی فلان شوێن و هەموو کوردستان بڵێ پرسیارەکەت کاکە بەڕێز ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان 4 ساڵ لەمە پێشوتی ئەبێ هێزەکان یەک بخرێن ببێتە هێزی نیشتیمانی پرسیارەکەت ئەگەر هێزی نیشتیمانی بۆ ڕاگەیاندەکان بەم شێوە بوو نەخێر پرسیارەکەت پرسیارەکەم بۆ کاک ئەنوەریش و بۆ کاک سەرخێلیشە ئەڵم ئەگەر
ڕاگەنەکان ئەگەر هێزی پێشمەرگە هێزی نیشتیمانی بووایە ئێستا ڕگانەکان بم شێوە بوویاننا بەڵێ زۆر زۆر سپاس دەکەم من تاییدی قسەکانی یەکەم تاوا ڕاستەکە هێزی پێشمەرگە هێزێکی نیشتیمانی بووایە ڕەنگە ئێستا ئەم ئەمەیە من نەبووایەوە ئەوەی کە ئەمە هێزی یەکێتی و پارتی هێزی گۆڕانیش چووەوە هێزی ئیسلامیەکانیش چووە بە تەسەوەری من حکوومەت یاریین کوردستان لە ڕووداوەکانی دەی شەش و ڕووداوەکانی مووسڵەوە پێویستە ئەو بزانێت کە هەڕەشەی جدی لەسەر ئەم هەرێم و ئەم ئەزمونە هەیە و هەموو خەڵکیش هەم بەرپرسیارە و هەموو خەڵکیش قوربانیە بێ لەبەرەوە پێویستە ئەم هێزەیە گوتو بکرێن لە کۆنتترۆلەوە پێمەڵێن وابزانام 2 دقش لە کاتی خۆم لامداوە بۆیە من ناچارم کۆمەڵ ڕوونکردنەوە هەیە کە بیگەێنم بە بینەری ئەنارتی و بینەرانی دڵنیا بکەمەوە لەوەی کە ئەمانەی ئێمە باسیەکەین لە ئەنارتی هێندەی لە بڕوابوونمان بەو ستانداردە و بەو شێوازی ئیشەیە کە ئیشی لەسەرەکەین و ئێنارتی لەسەر دامەزراوە و میساقی شەرەفی ئەنارتی بووە هێندە پاساو نییە بۆ ئەوەی کە ئێمە بۆچی دەستەواژی شەید بەکارنێنین چەند شتێکەیە کە ئەمە ڕای فەرمی کەناڵی ئێنارتیە من لێرەوە بە بینەرانی ئەزیز و بە تەواوی ئەو ئەزیزانەشی ئەگەێنم یەکەم جارۆک و کاک پێشوازی ئاماژەی پێدا وشەی شەهید و شەهادەت ڕەهندێکی دینی هەیە و زیاتر تەنان لە قورئانی پیرۆزیشە ئاماژەی پێداوە هەندێک جار وشەی شەهیدیشی بەکارنێنا ئەڵێ ولا تحسبن الذين قتلوا في سبيل الله ناڵێ ولا تحسبن الذين استشهدوا في سبيل الله ئەمەشیان ینی مەسەلەی کوژرانیش بەکارهێنراوە ئەوەیان مەسەلەیەکە لایەنێکی تری مەسەلەکە مستەڵەحی وەصفی و ئیشی ینی چۆن بڵێ بە میهەنیەت و بە پرۆفێشناڵی ئیش بکەی دووشتن یەک ناگرنەوە و لەبەر ئەوەی ئەم شەڕی ئێستاتیاین یەکەم ئەزمموی میدیای بینراوی سربەخۆ و ئەهلیە بۆیە مامەڵەکردن لەگەڵ دەستەواژەکانە ڕەنگە لای بینەر هەندێک شت دروست بکات ئەمەیان مەسلەیەکی ترەکە ئێمە وشەی قوربانیمان بەکارێناوە ئێمە پێمان وایە لە کەناڵی ئەنارتی کە قوربانی و قوربانیدان لە پێناوی خاک و نیشتیمانەکە هێزەکانی پێشمەرگەی کوردستان لەو ڕێگەیە گیانی خۆیان فیداکەن و گیانی خۆیان بەختەکەن قوربانیدانی شێکێکە لەو وشانەی کە وشەیەکی جوانە و پڕبەپێستی ئەو کارە پیرۆزەیە کە ئەوان ئەیکەن ئەمەیان بۆیە ئەمە وشەی دەستەواژەی و بە تەنانەت لە ڕۆیترز و لە CNN و لە زۆربەی شتێک ینی شوێنەکانی تریشە هەر زەحایا بەکارهێنراوە بۆیە ئەمەیان شتێکی تازە نییە و مەسلەیەکی تریش ینی ئەمەیان ئەچێتە قاڵبیەوەی کە حملەیەکە دژی NRT بۆ ئەوەی هێندەی مەبەست نیەت پاکی نییە هێندەی لێدانی NRTە بۆ ئەوەی بڵێن NRT لە بەرەی خەڵک نییە دووپاتی ئەەکەینەوە و سێبارە و دەبارەی ئەەکەینەوە کەناڵی NRT هەمیشە لە بەرەی هێزی پێشمەرگەی کوردستانە هەمیشە خۆی بە بەرگریکاری هێزی پێشمەرگەی کوردستان زانیوە و بەرنمەکانمان و ئەوە کارانەی لە ڕابردووشتا کردومانە دلیلی ئەوە بوون بەڵگەی ئەوە بوون کە NRT هەمیشە مینبەری هێزی پێشمەرگەی کوردستان بووە بەبێ جیاوازی و NRTش بوو کە بڕیاریدا هێزی پێشمەرگەی کوردستان بەکاربێنێت نەک هیچ وشەیەکی تر زۆر زۆر سپاس بۆ کاک پێشواز فەیزوڵڵا زۆر زۆر سپاس بۆ کاک ئەنوەر حوسێن سپاس بۆ کاک ئەحمەد میرە سپاس بۆ کاک سەرخێڵ ببوورە زۆر کاتێکەمانێ داوای لێبوردنەکەم کاتەکار وا بۆ هەندێک جار پرسیارەکان ڕووی لێەوە نەبوو سپاس بۆ تەواوی ئەو میوانە ئازیزانە بینەرانی ئەزیزم لە ماوەی ڕابردوودا ئەڵقەیەکی دیکەی دووجار بیرکەرەوەم پێشکەشکردن ماڵتان ئاوا بێ کوردستان ئاوەدان بێت کوردستان هەمیشە پارێزراو بێت لە خۆشیدا بن